باڵ تاڵەبانی لە نێوان هەردوو سەردەمی پێش و دوای هەڵبژاردن. لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان هیچ شتێک نەما باڵ تاڵەبانی نەیڵێ، بەڕاست و بەچەپ هێرشی دەکردە سەر لایەنەکانی دیکە، کەچی چەند ڕۆژێک دوای هەڵبژاردن 160 پلەی ئاڕاستی قسەکانی خۆی گۆڕی و بەڕوونی دیارە کە لە قسەکانی پاشگەز بووەتەوە. پایتەخت میدیاش چەندین گۆڕانکاری ڕوون بۆ ئێوە دەخاتە ڕۆ. باڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی ئەمڕۆ لە دیداری مێری لە هەولێر دەرکەوت و چەندین قسەی جیاوازی کرد کە ڕێژێکی زۆری قسەکانی پێچەوانەی ئەو قسانەی بوون کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دەیکردن. هەر لەسەرتا قسەکانی باڵ تاڵەبانی گوتی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن گاڵتەمان دەکرد و قسەی جیاوازمان دەکرد تا دڵی لایەنگرانمان خۆش بکەین، بەڵام ئێستا پێویستە ڕێزی یەکتر بگرین. ڕاستی ێزانم لە بانگەشەکە تۆزێک سوحبەتمان نەکرد و نقورچمان لە یەکتریە گرت، چونکو پێویستمان بە یەکتریە. ئێستا ئەبێ یەکتری بخوێنینەوەی، ئێستا ئەبێ زیاتر ڕێز لە یەکتری بگرین. پەیامێکی دیکەی سەرۆکی یەکێتی کە تەواو پێچەوانەی کاتی بانگەشەی هەڵبژاردن بوون بابەتی ڕووخاندن و تێکدان بوون، کا پێش هەڵبژاردن دەیگوت ئەم سیستەمە سیاسیە دەڕووخێنم، کەچی ئەمڕۆ گوتی من تێکدەرنی. کەس باسی کاولکردنی پارتی نەکردووە برا، باویە بۆ بیرۆخێنم. باڵ تاڵەبانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بە مەبەست ناوی سیاسەکانی هەرێمی کوردستانی لە نمونەی شاسوار عەبدولواحید دەشێوان تاوەکو خۆی وەکو کەسێکی گاڵتەچی دەربخات و لایەنگرانی بخاتە پێکەنین، کەچی ئەمڕۆ هەمان ئەو سیاسی گاڵتەی بەناوەکەی دەکرد بە کاک شاسوار ناوی برد. حەزی شەکەم کە کاک شاسوار ئێستا مەسئولیەتێکی زۆر لەسەر شانێتی. وەکو بینیتان لە دوای هەڵبژاردن چەندین شتی جیاواز لە باڵ تاڵەبانی گۆڕابوون، تەنانەت ئەو مایکی دەستیشی کە بەردەوام فڕی دەدا ئەم جارە باڵ تاڵەبانی مایکەکەی بە نەرمتر فڕێدا سەرزەوی و دواتریش بە ناچاری هەڵی گرتەوە، چونکە سەردەمی پێش هەڵبژاردن نییە. وحافظ دەبێ هەریگری